طبعا ئێمە پارتی کرێکارانی کوردستان وەکو هێزێکی شۆڕژێر کە خەبات دەکا بۆ ڕزگارکردنی خاچی کوردستان و خەبات دەکا بۆ یەکسانی نێوان گەلان و خۆشگوزەرانی و برایەتی نێوان گەلان دەبینین ئەم پارتە لە یەکێتی ئەوروپا و لە ئەمریکا لە لیستی تیرۆردایە بەداخەوە طبیعی ئەو ڕێکارانی کە پێویستە بگیرێتە بەر پێش ڕێگای یاساییەکە پێویستی بە ڕێگای دیپلۆماسی هەیە ڕێگای دیپلۆماسی ئەویش بە ڕێگای دانوستان دەکرێت لە ڕێگای وڵاتانی ئەوروپا یەکێتی ئەوروپا و ئەمریکا ئەمە وەکو ڕێیەکی دیپلۆماسی دەکرێت لە ڕێگای نەتەوە یەکگرتووەکانەوە نەتەوە یەکگرتووەکان وەکو ڕێکخراوێکی جیهانیە کە هەموو وڵاتانی جیهان تێیدا ئەندامن 194 وڵاتن ئەم داوایە لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتووەکان بکرێ و تێیدا تەوسیە بکرێ بۆ ئەو وڵاتانی بە تایبەتی کە یەکێتی ئەوروپا و ئەمریکا بۆ ئەوەی پەکەکە لە لیستی تیرۆر دەربێنن بەڵام گرنگترین شت پێش ئەوەی ئەو ڕێگای یاساییە بگیرێتە بەر گرنگترین شت ئەوەیە ڕێگای دیپلۆماسی بگیرێتە بەر بە گفتوگۆ بتوانن بۆ ئەوەی بتوان کاریگەریان هەبێ لەسەر سیاسەتی ئەو دەوڵەتانی کە پەکەکەیان لە لیستی تیرۆر داناوە چونکە سیاست تەحەکوم دەکا بە باوڵێن ئەو یاسانیە دەوڵەتی کە هەیە کە لەسەری دەڕوا لە جیهاندا طبیعی بەداخەوە کە یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا پەکەکە لە لیستی تیرۆردایە گرینگە یەکێتی ئەوروپا هەوڵی جددی بدا لەو بارەیەوە و لەو بارەیەوە هەوڵ بدرێ پەکەکە خۆی لە ڕێگای لینچی دیپلۆماسی خۆیەوە قسە بکرێ و زیاتر ئەو بابەتە یاسایانەی کە ڕوون کراوەتەوە ئەو زیاتر جەختی لەسەر بکاتەوە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانی وەکو حکوومەتی کوردی هاوکار بێت لەولایەنەوە کە بەداخەوە هاوکار نییە دژیشە ئەوە پێمان ناخۆشە و شتێکی خراپە کە دەبێت هاوکار بێ بۆ ئەوەی بتوانێت ئەو لینکە دیپلۆماسی هەیە لەگە یەکێتی ئەوروپا بەکاری بێنێ پەکەکە ڕێکخراوێکی نیشتیمان پەروەریە هەوڵ دەدا بۆ دۆزی کورد بۆ دۆزی گەلێک بەڵام تو سەیرەکەی لەلایەن هەندێک وڵاتەوە خصوصیان لە تورکیا بە ڕێکخراوێکی تیرۆریستی ناسراوە تو لەو کاتەیە دەبی پەکەکە و بە خۆی هانا بەرێ بۆ ڕێکخراوی نێودەوڵەتیەکانی وەک دادگای لاها زۆربەی ئەو ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان لەوەی لەو لیستە دەربێندرێەوە لە بەرامبەریشدا پەکەکە کۆمەڵێک ئەوە هەیە کردار هەیە دەبی خۆی لێ بە دوور بگرێت بۆ میساڵ ئەو شتانە دژی مافەکانی مرۆڤ و دوژی پرەنسیپە نێودەوڵەتیەکانن خۆی لێ بە دوور بگرێ و لە هەمان کاتیشدا دیفاع بکات لەوەی خۆ دەرهێنان لەو لیستی تیرۆرەی گەر هەندێک وڵات وای ناو دەبن لەبەرەوەی پەکەکە ڕێکخراوێکە لەسەر دۆزی مافەکی ڕەوای میلەتێک دروست بووەوە بە تایبەتی لە پارچەیەکی کوردستانە دیفاع لە کۆمەڵێک خەڵکی مەزلوم دەکاگەر لەلایەن وڵاتەکەی خۆیان و لە زۆربەی پارچەکان تری کوردستان دەچەوسێندرێنەوە بۆیە پێویستە وڵاتە نێودەوڵەتیەکان و ئەوانەی پابەندن بە پرەنسیپەکانی مافی مرۆڤ پەکەکە لەو لیستە دەربێندرێت هەوڵی یاسایی پرەنسیپی نێودەوڵەتی لێ بدرێت لەوەی پەکەکە لەو لیستی تیرۆرە دەربێندرێت هەموو ئەو ڕێکخراوانەی گەر دروست دەبن لە پێناو مافی ڕەوای میلەتێک لە پێناو دیفاعکردن لە دۆزی گەلێک ئیتر ناکرێ بخرێنە لیستی تیرۆرەوە ئەگەر بێت و پێشێلی پرەنسیپەکانی مافی مرۆڤ نەکەن.